کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بانگەشەکانی ڕابردوودا سەرجەم ئەو بەڵێنانەی با خەڵکی هەرێمی کوردستانی دابوو هێناویەتە دی و لە ئێستاشدا ڕووسورانە هاتووەتە مەیدان و بانگەشە هەڵبژاردنەکانی دەست پێ کردووە. لەو چوارچێوەیەشدا بەرنامەی کاری لیستی 104 خستووەتە ڕوو. یەکێ لەو خاڵانەش بەڵێنی داوە سوور بێت لە بەدەستهێنانی ڕێخستنەوەی سوپای عێراق لەسەر بنەمای نیشتیمانی و دوور لە بنەمای تاییفی بەڕەچاوکردنی مافەکانی هێزی پێشمەرگە لە چوارچێوەی دەستوری عێراقدا. زۆر گرنگە، زۆر زەرورە کە هێزە چەکدارەکانی عێراق بە هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە بە پێی دەستوری عێراق لەسەر بنەمای نیشتیمانی و دامەزراوەیی ڕێک بخرێ نەک لەسەر بنەمای نەتەوە و تاییفی بۆ ئەوەی ئەو حاڵەتەی کە ئێستا عێراقی تێکەوتووە کە چەند نەتەوەیەک یاخود چەند حزبێک یعنی خاوەنی هێزی چەکداری خۆن لەوانەیە بەو هێزە چەکدارانە پەنا ببەنە بەرتوند و تیژی یاستەم لە ینی گەلێکی تر یا حزبێکی تر بکەن بۆ ئەوەی مافی هەموو هێزە چەکدارەکان بپارێزرێ بە تایبەتی هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزێکی عریقە، هێزێکە لە پێش ڕاپەڕین شۆڕشی دژی ڕووخاندنی حزبی بەعز کردووە و ئێستا پێویستە یعنی موچە و هەموو ماف و ئیمتیازاتەکانی هێزی پێشمەرگە ڕەچاو بکرێتن. کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لەسەر لیستی 104 دەڵێت دوو هێزی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا دەستیان بەسەر هێزی پێشمەرگەدا گرتووە و بەسەر دوو بەشدا دابەشیان کردوون و لەو کاتانەی کاریان بە پێشمەرگە بێ دروشمی هەمومان پێشمەرگەین دەڵێنەوە و لە کاتە ئاساییەکانیشدا پێشمەرگە وەلا دەنرێ. لە بەرنامەی کاری کۆمەڵی ئیسلامیدا بۆ 4 ساڵی ئایندا کە کار بکەین بۆ ئەوەی کە سوپای عێراق بێتە سوپایەکی نیشتیمانی و هێزی پێشمەرگەی کوردستانیش بە هەمان شێوە لە چوارچێوەی سوپای عێراقدا ببێت بە سوپایەکی نیشتیمانی لە بن چەپۆکی دوو لایەنی سیاسی دەری بێنین و هەموو ئەو شایستە دارایانە و هەموو ئەو حەق و ئیمتیازاتانەی کە کەسێک لە سوپای عێراق هەیەی دەبێت پێشمەرگەش هەیبێ بە دڵنیایەوە دەڕین لە هەموو دانیشتەکانمان تاکە فراکسیۆن بووینێ لە پەرلەمانی عێراق کە زۆرترین داکۆکیمان لە حەق و ئیمتیازاتی هێزەکانی پێشمەرگە کردوتەوە. لەو کاتانێکی ئیشیان پێبوونە ماف و ئیمتیازاتیان داون و وەزارەت موچەکانیان بۆ تەوزیع کردوون و بەسەردا دابەش کردوون و سرودی نیشتیمانیان بەسەردا هەڵاگوتون و بەرپرسە گەورەکانی خۆیان بە پێشمەرگە ناساندووە. بەڵام لە ئێستادا ئایا پێشمەرگە ئەو ڕێزەی لێ دەگیرێت لە کاتێکا کە شەڕنەما پێشمەرگە بێناسترین کەسە؟ تا ئێستا لە عێراق نەتوانراوە هێزێکی نیشتیمانی دوور لە بیری تاییفی دروست بکرێت. هەمیشە هەوڵ بۆ ئەوە دراوە عاقڵیەتی تاییفی لە سوپای عێراقدا جیا بکرێتەوە و بە سوپای نیشتیمانی بناسێنرێت. بەڵام سەرجەم هەوڵەکان بێ ئەنجام بوون و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هێزی پێشمەرگە بەسەر چەند یەکەیەکدا دابەش کراوە و هەر یەکەیەکیانیش سەر بەلایەنێکی دەسەڵاتن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.